چه خبر است؟ چه خبر است؟ چه باسه؟ برنامه 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 کوهنوردی کوهنوردی کجوانی برنامه کوهنوردی برنامه کوهنوردی برنامه کجوانی تفریح تفریح رابواردن جالب جالب سرنجڕاکێش هر کس هر کس هەر کەس او دوست دارد او دوست دارد ئەو حەز ئەکات اسمش اسمش ناوی اینجا اینجا ئێرە او می نویسد او می نویسد ئەو دەنووسێ خیلی خیلی زۆر چه روزی چه روزی چ ڕۆژێک هست هست هەیە پنج شنبه پنج شنبه پێنجشەممە صبح صبح سەرلەبەیانی زود زود زوو تو علاقه داری تو علاقه داری تۆ حەز دەکەی تو میدانی تو میدانی تۆ دەزانی آنها میروند آنها میروند ئەوان دەچن اسم آنها اسم آنها ناوی ئەوان لیست لیست پێرست در لیست در لیست لە پێرستدا تو نمی روی تو نمی روی تۆ ناچی آنها برمیگردند آنها برمیگردند ئەوان دەگەڕێنەوە کی کی کەی من میروم من میروم من دەچم ما میرویم ما میرویم ئێمە دەچین ما برمیگردیم ما برمیگردیم ئێمە دەگەڕێینەوە با رامین با رامین لەگەڵ ڕامین در مورد در مورد لەبارەی در این مورد در این مورد لەم بارەوە با ما لەگەڵ ئێمە تو بیا تو بیا تۆ وەرە خوش میگذرد خوش میگذرد خۆش دەبێ آنها می آیند آنها می آیند ئەوان دێن دوست دوست هاوڕێ برادەر دوستان دوستان هاوڕێیان دوستان ما دوستان ما هاوڕێیانی ئێمە همه همه هەموو من سعی می کنم من سعی می کنم من هەوڵ ئەدەم صحبت می کنم صحبت می کنم قسە ئەکەم ئێستا کە گوێتان لە وشە نوێیەکان بوو دەچین بۆ بینای خوێندکاران و گوێ دەگرین لە قسەکانی نێوان عەلی و محەممەد. اینجا چه خبر است؟ اینجا چه خبر است؟ یک برنامه کوهنوردی است. یک برنامه کوهنوردی است. کوهنوردی؟ کوهنوردی؟
آره، یک تفریح جالب. آره، یک تفریح جالب. هر کس دوست دارد بیاید اسمش را اینجا می نویسد. هر کس دوست دارد بیاید اسمش را اینجا می نویسد. این برنامه چه روزی است؟ این برنامه چه روزی است؟ پنجشنبه صبح زود. پنجشنبه صبح زود. تو به کوهنوردی علاقه داری؟ تو به کوهنوردی علاقه داری؟ آره، خیلی. آره، خیلی. رامین و سعید هم به کوهنوردی می روند. رامین و سعید هم به کوهنوردی می روند. اسم آنها در لیست است. اسم آنها در لیست است. چه جالب، تو نمی روی؟ چه جالب، تو نمی روی؟ بله، من هم می روم. بله، من هم می روم. ما پنجشنبه صبح زود به کوه می رویم. ما پنجشنبه صبح زود به کوه می رویم و پنجشنبه شب برمی گردیم. و پنجشنبه شب برمی گردیم. خوب است. خوب است. تو هم با ما بیا. تو هم با ما بیا. خیلی خوش می گذرد. خیلی خوش می گذرد. همه دوستان ما می آیند. همه دوستان ما می آیند. سعی می کنم. سعی می کنم. امروز با سعید و رامین در این مورد صحبت می کنم. امروز با سعید و رامین در این مورد صحبت می کنم. ئێستاش هەمان وتوێژ بە وەرگێڕانی کوردیەوە. اینجا چه خبر است؟ لێرە چ باسە؟ یک برنامه کوهنوردی است. بەرنامەیەکی کەژەوانیە. کوهنوردی؟ کەژەوانی؟ آره، یک تفریح جالب. ئەرێ، ڕابواردنێکی خۆشە. هر کس دوست دارد بیاید اسمش را اینجا می نویسد. هەر کەس حەز دەکات بێ ناوی لێرە دەنووسێ. این برنامه چه روزی است؟ ئەم بەرنامەیە چ ڕۆژێکە؟ پنجشنبه صبح زود. پێنجشەممە سەرلەبەیانی زوو. تو به کوهنوردی علاقه داری؟ تۆ حەز بە کەژەوانی دەکەی؟ آره، خیلی. ئەرێ، زۆر. رامین و سعید هم به کوهنوردی می روند. ڕامین و سەعیدیش بۆ کەژەوانی ئەچن. اسم آنها در لیست است. ناوی ئەوان لە پێرستەکەدا هەیە. چه جالب. زۆر باشە. تو نمیری؟ تۆ ناچی؟ بله، من هم می روم. بەڵێ، منیش دەچم. ما پنجشنبه صبح زود به کوه می رویم و پنجشنبه شب برمی گردیم. ئێمە پێنجشەممە سەرلەبەیانی زوو ڕوو لە کێو دەکەین و شەوی پێنجشەممە دەگەڕێینەوە. خوب است. باشە. تو هم با ما بیا. تۆش لەگەڵمان وەرە. خیلی خوش می گذرد. زۆر خۆش دەبێ. همه دوستان ما می آیند. هەموو هاوڕێکانمان دێن. سعی می کنم. هەوڵی خۆم ئەدەم. امروز با سعید و رامین در این مورد صحبت می کنم. ئەمڕۆ لەگەڵ سەعید و ڕامین لەم بارەوە قسە ئەکەم.
خۆسەرنجی و توێژی ئەوانتان دا. ڕامین و سەعید و خوێندکارانی دیکە دەیانەوێ بڕۆن بۆ کەژەوانی، چون لە دەوروبەری تاران بە تایبەت لە باکووری ئەم شارە چیا و کەژی جوان هەن. محەممەدیش حەز دەکات لەگەڵ ئەوان بڕوا بۆ چێ و بەڵام نازانێت کە دەتوانێت هاوڕێی ئەوان بکات یان نا، چونکە ئەو گرفتێکی هەیە. ئەگەر حەز دەکەن بزانن چیان بۆ دێتە پێش، سەرنجتان بۆ بەرنامەکانی دیکەی وانەی فارسی ڕادەکێش. بەڕێزان، لێرەدا دەگەینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی وانەی فارسی و تا بەرنامەیەکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە و دلۆڤان دەسپێرین.